یەکێکتر لە گفتوگۆکانی ئەمڕۆمان شاندێکی دەستەی گەشت و گوزاری هەرێم بەشداری لە شەشەمین دیداری گەشتیاری عێراق دەکات. بابزانین ئەم دیدارە بۆچییە، گرنگی بەشداریکردنی ئەم شاندە چییە، باسی چی ئەکەن لەوێ، گفتوگۆکانیە لەبارەی چیەوەیە، چه خزمەتێک بە باری گەشتیاریەکە لە هەرێمی کوردستان. هەندێک قسە و باسی تر لەسەر باری گەشتیاری لە هەرێم و ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجەکانمان لە باری گەشتیاری گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە دەستەی گەشت و گوزاری هەرێم. بەڕێز کاک ئیبراهیم سڵاو لەبێم، کاتت باش. بەشداریکردنی ئەو شاندا لەو دیدارە چ گرنگێکیە، باسی چی ئەکەن لەوێ؟ بەیانیتان باش، زۆر سپاس سەوکاتەی بەڕێست و تەواوی بینەرانی ئازیزی کورتسات باش. بەڵێ دیارە ئێمە لە دەستەی گەشت و گوزار پلانێکی 8 ساڵەمان هەیە تایبەت بە پێشخستنی سێکتەری گەشتیاری لە هەرێمی کوردستان. ئەم پلانە 8 ساڵە چەندین تەوەری استراتیژی لە خۆیەگرێ، یەکێ لەوانە بریتە لە بە بازارکردن بۆ شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و زیاتر ناساندنی هەرێمی کوردستان وەکو ڕووگەیەکی گەشتیاری بە گەشتیارانی دەرەوەی هەرێمی کوردستان. دیارکە کاتێکش قسە دێتە سەر بە بازارکردن کردنەوەی پێشانگاکان و بەشداریکردن لە پێشانگاکان یەکێکە لە بابەتە هەرە سەرەشیەکان. پێشانگاکان بەشداریکردن لە پێشانگاکان دەرفەتی زێڕین بۆ ئێمە دەڕەخسێنن لە دەستەی گەشت و گوزار تا بتوانین لە ڕێەوە ئێمە هەرێمی کوردستان بکەین بە بژاردەی یەکەم بۆ گەشتیارانی عێراقی و ناوچەکە. لە ڕێگەی پێشانگە گەشتیاریەکانەوە ئێمە دەتوانین ڕاستەوخۆ بکەوینە گفتوگۆ لەگەڵ دەستگا گەشتیاریەکان، لەگەڵ ئەو کۆمپانیا گەشتیاریانەی کە گەشتیار دێنن بۆ هەرێمی کوردستان بە ئامانجی ئەوەی کە ئەو ئاستەنگ و ئالنگاری و بربەستانەی هەن لە بەردەم زیادکردنی ژمارە گەشتیاران بیان خەینە بەرباس و گفتوگۆ و چارەسەریشیان بۆ بدۆزینەوە. بابەتێکی تر کە گرنگی بەشداریکردن لە پێشانگاکان دەرەخا بریتە لاوەی کە لە میانی بەشداریکردنمان لە پێشانگاکان هانیوە بەرهێنەران ئەدرێ بۆ ئەوەی بێن لە هەرێمی کوردستان سەرمایەکانی خۆیان وەگەر بخەن لە بواری گەشتیاری پرۆژەی گەشتیاری جێبەجێ بکەن و ببن بە بەشێک لە بژانەوەی ژێرخانی گەشتیاری لە هەرێمی کوردستان. کەواتە دەتوانین بڵێن بەشداریکردن لە پێشانگاکان دەواازەیەکن بۆ زیادکردنی ژمارەی گەشتیاران. بەڵێ باشە کاک ئیبراهیم، بواری گەشتیاری قسە لەسەرەوە بکەین تا چەندە بووەتە هۆکارێک بۆ ڕەخساندنی هەلی کار. دەستەی گەشت و گوزاری هەرێم چەندە لەمڕۆوە هەوڵی داوە گەنجەکانی خۆمان لەو جێگانەی کە کرێکاریان تێدایە بە تایبەت زۆرجار لە یەکرێک کرێکاری بیانی لەم جێگانەدا هەن، هەوڵی داوە یعنی گەنجەکانی خۆمان لەم جێگانە کار بکەن. بەڵێ دیارە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران هەیە کە دەبێ 1970 کارمەندانی شوێنە بازرگانیەکان و گەشتیاریەکان پێک بێن لە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان. ئێمەش لە دەستەی گەشت و گوزار وەکو قۆناغی یەکەم لیژنەیەکمان پێکێناوە بۆ ئەوەی لە قۆناغی یەکەمدا 1935 کارمەندانی بنکە گەشتیاریەکان هاونیشتمانیانی هەرێمی کوردستان بن. لە ماوەی نزیکی لە ئێستادا بێگومان چۆتە قۆناغی جێبەجێکردن و لە ماوەی نزیکی داهاتوودا لیژنەکانی ئێمە سەردانی بنکە گەشتیارەکانەکەن بۆ ئەوەی دڵنیابینەوە لەوەی کە ئایا سەتا چەندی کارمەندانی ئەو شوێنانە هاونیشتمانیانی هەرێمی کوردستانن. ئێمە بۆ ئەوەی کە زیاتر دەرفەت بڕەخسێنین بۆ گەنجانی خۆمان بۆ دەرچوانی گەشت و گوزار هەوڵمان لە پێشووتردا چەند خولێک کراوەتەوە خول بە خۆڕایی لە بەڕێوەبەرایەتە گشتیەکانمان بۆ ئەوەی کارمەند پێ بگەێنین تا بتوانێت لە بنکەیەکی گەشتیاری کار بکات. ئەمە بابەتێک کە 1935 کارمەندان دەبێت پێک بێن لە هاونیشتمانیان هەرێمی کوردستان. بابەتێشتر هەر پەیوەستە بە ڕەخساندنی دەرفەتی کار بۆ دەرچوانی گەشت و گوزار و هەر هاونیشتمانیشتری هەرێمی کوردستان کە خواستی ئەوەی هەیە لە سێکتەری گەشتیاری کار بکە، ئەویش ئەوەیە کە لە ماوەی نزیکی ڕابردوودا ڕێنماییەک دەرچوو پێی دەگوتێ ڕێنمایی ڕێبەری گەشتیاری. ئەم ڕێنمایە لە ئێستادا ئێمە خەریکی دۆزینەوەی ئالیەتێکین بۆ جێبەجێکردنی ئەم ڕێنمایە. بەجوێرەی ئەم ڕێنمایە دەبێ بۆ لە مەودووە بنکە و کۆمپانیا گەشتیاریەکان ڕێبەرێکی گەشتیاری دابمەزرێنن لە لای خۆیان. ئەم ڕێبەرە گەشتیاریە دیارە خولیان بۆ وەکرێتەوە. وەکو گوتم لە ئێستادا ئێمە خەریکی دۆزینەوە ئالێتێشین بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکە لە سەرەتادا ڕاگەیاندنی بۆ وەکرێ
دەرچوانی گەشت و گوزار و بە تایبەتی دەرچوانی بەشی ڕێبەری دەتوانن داوا پێشکەش بکەن دواتر دایان خەینە خولی ئەتەکێتی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ گەشتیار و خولی زمان بۆ ئەوی بە شێوەیەکی ئەکادیمی ڕایان بهێنن و پێیان بگەێنن کاتێک کە ڕاهێنران دواتر کاریان بۆ دەدۆزرێتەوە ئەویش لە بنکە و شوێنە گەشتیاریەکان واتە بەجێبەجێکردنی ئەم ڕێنمایە ژمارەیەکی ئەجگار زۆری دەرفەتی کار دەرەخسێندرێ بۆ دەرچوانی گەشت و گوزار لەبەرەوەی لە هەرێمی کوردستاندا ئێمە نزیکەی 3000 بنکە و شوێنی گەشتیاریمان هەن 462 هۆتێلمان هەن 280 مۆتێل هەیە زیاتر لە 600 کۆمپانیای نووسنگی گەشتیاری هەن هەموو ئەمانە لە پێناوی ئەوەیە کە ئێمە دەرفەتی کاری زیاتر بڕخسێنین بۆ دەرچوانی گەشت و گوزار ئەگە دەرفەتم پێ بدەی ئامانجێکی تری ئەم ڕێنمایی ڕێبەری گەشتیاری وە جێبەجێکردنی ئەم ڕێنمایە لە پاڵ ئەوەی کە دەرفەتی کار دەرەخسێنێ بۆ دەرچوانی گەشتیاری هاوکات دەبێتە هۆی ئەوەی کە ڕێکخستنەوەی گەشتی ئەو گەشتیارانش کە دێن بۆ هەرێمی کوردستان وەک دەزانی لە ئێستادا ئەو گەشتیارانەی کە دێن زۆر جار شۆفێری پاسەکە دەبێت بە ڕێبەریان لە کاتێکدا کە هیچ زانیاریەکی لەسەر مێژوو کللتور دابوونەریت شارستانیەتی ئەم وڵاتە نییە بۆی ئێمە دەمانەوێت لە ڕێگەی دامەزراندنی ڕێبەری ئەکادیمی خۆمان دەمانێت ئەو بابەتش چارەسەر بکەین لەبەرەوەی گەشت و گوزار ڕاستە خۆی ڕەهندێکی ئابووری هەیە بەڵام بۆ ئێمە ڕەهندێکی نیشتیمانیشی هەیە دەتوانین لە ڕێگەی ڕێ ئەو ڕێبەرانی کە ئێمە پێیانەگەێنن کە هاو نیشتیمانی کوردن گەشتیاران ببین بۆ ئەو شوێنانەی کە خۆمان مەبەسمانەوە دەزانین کە لە ئێستادا لە دنیادا جۆرێکی گەشت و گوزار خەریکە پەرە دەسێنە ئەویش پێی دەگوترێت گەشت دارک توریزم گەشت و گوزاری ڕەش دیارە ئێمە لە هەرێمی کوردستان زۆر شوێنمان هەن دەکرێت ئەو گروپاتی گەشتیار ببرێن بۆ مۆنومنتەکانی ئەنفال ببرێن بۆ هەڵەبجە بۆ ئەمنە سوورەکە بۆ زۆر شوێنی ترکە دەلالت لە قوربانیدانی ئەم نیشتیمان ئەو نەتەوەیەکە بڵێ باشە کاگی برایم ئەوەی کە باست کرد ئەو ڕێژەی لە 150 لە بوونی دەستی کاری ناوخۆی لە شوێنە گەشتیارەکان ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە واتە سەر لەو 3000 شوێنە گەشتیاری کە باست کرد 135 کارمەندەکانیان دەستی ناوخۆین کرێکاری ناوخۆین لە ڕاستیدا بەداخەوە نەخێر لە ئێستادا بنکە و شوێنە گەشتیاریەکان لە 135 کارمەندانیان پێکنان لە هاو نیشتمانیانی هەرێمی کوردستان کە ئەمە جێگەی داخە ئێمە لیژنەمان بۆی پێکهێناوە لە ئێستادا لیژنەکان خەریکی سێرڤین گەڕانن بەسەر بنکە و شوێنە گەشتیاریەکان بۆ ئەوەی لە قۆناغی یەکەمدا ئێمە دڵنیابینەوە لەوەی کە هەر بنکەیەکی گەشتیاری بۆ نمونە چەند کارمەندیایدا کار دەکا و لەو ڕێژێش چەندیان هاو نیشتمانی کوردن دوای ئەوەی کە داتایەکی تەواومان لەبەر دەستە بێ ئێمە بەو شێوەیە دەتوانین بنکە گەشتیاریەکان پابند بکەین بە دامەزراندنی دەرچوانی گەشتیاری لە هەرێمی کوردستان هەروەها هاو نیشتمانیانی هەرێمی کوردستان باشە کاگی برایم ئەگەر جێگەیەک بۆ نمونە پابند نەبوو بەو بڕیارەوە ئێوە چۆن ئەتوانن کاری لەگەڵا بکەن مامەڵەی لەگەڵا بکەن یعنی ڕێکارەکان چین ڕێکاری یاسایە گیرێتە بەر لە دژیان بێگومان خۆی ئەم بڕیارە کە دەرچووە ئەو بڕیارە ئێمە کە دەرمان چواندا پاڵپشتێکی گەورەی هەیە ئەویشکە هەمان بڕیار لە ئەنجومەنی وەزیران دەرچووە کەواتە هەموو بنکە و شوێنە گەشتیارەکان دەبێت پابند بن پێوەی و سزای ڕوبەڕووی سزای یاساییش دەکرێنەوە ئەگەر بنکێکی گەشتیاری نەیویست پابندی ئەم ڕێنمایە بێ ئێمە هەر بۆ ئەوەی کە ئەو بنکانی پابندی ڕێنمایەکانی ئێمە نابن لە ڕابردوودا ئێمە ڕێنمایەکمان دەرکرد تایبەت بە بەکارهێنانی زمانی کوردی وەکو زمانی یەکەم و سەرەکی لە تابلۆی ناوی شوێنە گەشتیاریەکان هەروەها لە خشتەی خزمەتگوزاری لە هەر پسولەیە کە لەو شوێنە دەست دەبێت زمانی کوردی یەکەم و سەرەکی بێ بە جۆرە ڕێنماییەکە ئەگەر هەر شوێنێک پابند نەبوو سەرەتا بۆ ماوەی 3 ڕۆژ دادەخرێ دواتر ئەگەر هەر پابند نەبوو بە مای حوتەیەک دادەخرێ ئەگەر هەر بنکێکی گەشتیاری ڕەتی کردەوە کە پابندی ڕێنمایەکانی ئێمە بێ دوجار مۆڵەتی گەشتیاری لێدەسەندرێتەوە و ڕێگەی پێنادرێت لە بواری گەشتیاریدا کار بکە ئێمە خوازیاری ئەوە نین بگەینەوە قۆناغا لەبەرەوەی ئێمە هەمیشە سوپاسگوزاری کەرتی تایبەتین لەبەرەوەی هەموو پرۆژەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ئەوانن کە لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبردرێن کەرتی تایبەت بڕبڕی پشتی سێکتەری گەشت و گوزارە لە هەرێمی کوردستان ئێمە نامانەوێت سزایان بدەین لە ئێستادا دەبێت بڵێم ئێمە لە گفتوگۆ داین لەگەڵیان بۆ ئەوەی پابندی ڕێنماییەکەیان بکەین کاگی برایم پێوەست بۆ بڕیاری کە نووسینی کوردی زمانی کوردی لە سەر منیۆ و لەسەر ڕێستۆرانت و لەسەر شوێنە گەشتیارەکان بەگشتی زمانی کوردی بەکاربێنن پارێزگاری هەولێر ئاماژەی بۆ کردوتایەکی 4 دواماڵەتە بۆ شوێنەکانە بیتر پابند بن بۆ بڕیارەوە لە دوای 1/4ەوە
سزا ئەیرێن. ئەمە بۆ پارێزگاکانی تریش بەو شێوەیە یان نا پارێزگارەکان ئازادن بۆ خۆیان چۆن مامەڵە لەگەڵم بڕیاراکەن. بەڵێ خۆی ئێمە یەکەم جەکە ڕێنمایی پابندکردنی بکەین گەشتیارەکانمان دەرکرد تایبەت بۆ بەکارهێنانی زمانی کوردی وەکو زمانی یەکەم و سەرەکی لە مانجی هەشتی ساڵی 2022 بوو. دیارە خۆشبەختانە لە ماوەی نزیکی ڕابردوودا بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بڕیارێکی هەمان شێوەی دەرکرد کە زیاتر ئێمە دەستکراوەترەکە بۆ جێبەجێکردنی ئەم ڕێنماییە. ئەوەی بەڕێز پارێزگاری هەولێر ڕایگەیاندووە ئەوە تایبەتە بە هەولێر بەڵام ئەو بڕیارە سەرتاسەریە هەموو هەرێمی کوردستان ئەگرێتەوە دەبێ هەموو بنکە و شوێنە گەشتیاریەکان پابەندی بەکارهێنانی زمانی کوردی بن وەکو زمانی سەرەکی و زمانی یەکەم لە ناوی بازرگانی شوێنەکانیان لە لیستی خزمەت گوزاریەکان. وا لیژنەشی بۆ پێکەندراوەکو گوتم و من لێرەوەش بە هاو نیشتمانیان ڕایەگەێنم کە ئەگەر چون بۆ هەر بنکەیەکی گەشتیاری ئەگەر زانیان کە زمانی کوردی فرامۆش کراوە بەکار ناهێنرێت دەتوانن بەڕێوەبەرایەتیەکانی گەشت و گوزاریە ئێمە ئاگادار بکەنەوە بۆیە ئێمە تەداخل بکەین و بچینە ئەو شوێنە چاودێری ئەو شوێنە بکەین و وەکو گوتم کە خواستی ئەوەشمانە بەڵام ئەگەر هەر زانیمان شوێنێک پابەن نابێ ڕوبەڕووی لێپێچوونی یاساییشیانەکەینەوە. ئەگەر دەرفەتم دێ هەر پەیوەست بە زمانی کوردی ئێمە سەر ڕای ئەوەی کە شوێنەکانمان پابند کردو بۆی کە دەبێت زمانی کوردی وەکو نووسین لەسەر لیستی خزمەت گوزاری و تابلۆی ناوی شوێنەکانیان بەکاربهێنن. هاوکات بڕیاریشتریشمان هەیە کە کارمەندانی ئەو بنکە گەشتیاریانە دەبێت بە زمانی کوردیش بتوانن قسە بکەن. بۆ ئەمەش خۆشبەختانە ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران زیاتر ئێمە پشت ئەستورەکە بۆ ئەوەی کە ئەم ڕێنمایە جێبەجێ بکەین لە ڕێگەی ناوەندە ئەکادیمیەکان و لە ڕێگەی کەرتی تایبەت ئێمە لە هەوڵی کردنەوەی خولی تایبەت دەبین بۆ ئەوەی کە ئەو کارمەندە بیانیانی لە بنکە گەشتیارەکان کارەکەن و زمانی کوردی نازانن بتوانن فێری زمانی کوردی بن بەلایانی کەمەوە چەند دەستەواژەیەکی سەرەتایی کوردی بزان بۆ ئەوەی کاتێک کە هاو نیشتمانیەکی کورد دەچێت بە بنکەیەکی گەشتیاری هەست بە نامۆیی نەکاتن لەوەی کە ئەو کارمەندی بنکە گەشتیارەکە ناتوانێت بە کوردی قسە بکایان ئەو لیستی خزمەت گوزاری لە بەردەمیەتی کوردیتیانە. باڵێ بەڕێز کاک ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکان لە دەستەی گەشت و گوزاری هەرێم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئامادەبوونت ئەو بڕیارانە بڕیاری زۆر گرنگن ڕۆڵیانە بێت لە خستنە سەرکاری گەنجەکانمان لە شوێنە گەشتیارەکان هەروەها لە پاراستنی شکۆ و شانازی زمانی کوردی بەتایبەت لە هەرێمێکدا کە زمانی فەرمی و زمانی یەکەمی خەڵکەکەی زمانی کوردیە.